دیدینەوەی بزوتنەوەی حەماس لەسەر دووتەوەر کاری کردووە. یەکەمیان جێگرتنەوەی زاراوە و دەستەواژە نەتەوەییەکان لە بری زاراوە دینی و ئایدۆلۆژی. دووەمیشیان وەک چارەسەرێکی ئەم قۆناغا حەماس ڕەزامەندی لەسەر دروستکردنی دەوڵەتێکی فەلەستینی لە چوارچێوەی سنووری چواری حوزەیرانی 1967 نیشاندا. بزوتنەوەی حەماس یەکەمین دیدی خۆی لە 18 ئابی 1988 و دوای 8 مانگ لە دامەزراندنی ڕاگەیاند. لە ئێستادا نزیکەی 2 دەیە بەسەر ئەو ڕووداوەدا تێدەپەڕێت و هەفتەی ڕابردوو دیدی نوێی خۆی ئاشکرا کرد. ساڵی 1970 ئەو قۆناغەی حەماس یەکەم دیدی خۆی بۆ کارکردن و مامەڵە لەگەڵ پرسی فەلەستین و دەوروبەر ڕاگەیاند. هیچ ئەزموونێکی سیاسی و فەرمانڕەوایی و تێکەڵبوون و هاوپەیمانەتی سیاسی نەبوو. بەڵام لە ئێستادا حەماس هێزێکە ڕکابەری لەسەر پلەی یەکەمی هەڵبژاردننی پەرلەمانی و سەرۆکایەتی فەلەستین دەکات. حماس منفتحة وستتعاون وهي جزء من الحل وليس جزءا من المشكلة. ئەگەرچی هەندێک لە چاودێران پێیان وایە حەماس لەم دیدە نوێدا تا ڕادەیەک سازشی لەسەر خاکی فەلەستینی کردووە، باوەی ڕەزامەندی لەسەر دروستکردنی دەوڵەتی فەلەستین بە سنووری 1967 نیشان داوە، بەڵام حەماس بۆ خۆی ئەو هەنگاوەی وەک پرسێکی ئەم قۆناغە وەرگرتووە و ڕاتی کردوێتەوە کە هەرگیزدان با قەرەبوویەک بە ناوی دەوڵەتی ئیسرائیلدا بنێت. حەماس کە بەرپرسیارەتێکی سیاسی و ئەخلاقی و مێژوویی لە بەرامبەر گەلی فەلەستیندا لە ئەستۆدایە، بەتایبەت لە کەرتی غەزا، بە سەرنجدان لەو دۆخە نوێی ناوچەکە و جیهان پێیدا گوزەر دەکات، دەستبەرداری بەشێک لە زاراوە و گۆڕاوەکانی قۆناغی سەرەتایی دروستبوونی بووە. بەڵام وەک لە دیدە نوێیەکەی داهاتووە، هیچ کاتێک دانی بە ئیسرائیل و دەستبەرداربوون لە ڕێگەی بەرگری و چەک نەناوە. بزوتنەوەی حەماس وەک هێزێکی بەرگریکار لە خاک و خەڵکی فەلەستین لە کاتێکدا سنووری باقەواری یەکێک لە بەهێزترین هێزە سەربازیەکانی ناوچەکەیەوە لەلایەن دەسەڵاتی کودەتای میسریشەوە دەست لە بینی ڕێگی ژیانی نراوە، ئەستەمە لەوەی کە ڕای گەیاندووە بتوانێت زیاتر کۆڕانکاری بکات، چونکە ئەو هێزەی ئەو ململانەی لەگەڵیدا هەیە کێشەی داگیرکردنی خاک لە نێوانیاندا هەیە و لە هەر چرکەساتێکیشدا مەترسی سەرهەڵدانەوەی هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر غەزە بە دوور نازانرێت. بۆیە چاوەڕوانکراو بوو کە دەستبەرداربوون لە چەک و دانان بە ئیسرائیلدا لە دیدە نوێیەکەیدا نەبن. بزوتنەوەی حەماس کە لە هێز و لایەنە یەکەمینەکانی بەرەنگاربوونەوەی ئیسرائیلە، ئەستەمە ئەم دیدە نوێی کارتانەوەیەکی ئەوتۆی لێ بکەوێتەوە، بەو پێی ئیسرائیل بەر لە ڕاگەیاندنی ڕەتی کردەوە. ئێرانیش بە جۆرێک لە پاشەکشەی بنەماکانی دروستبوونی حەماسی لێکدایەوە. وڵاتانی ئەوروپاش تا ئێستا هیچ کاردانەوەیەکی ئەرێنیان بەرانبەری نەبووە. لەسەر ئاستی نێوخۆش بزوتنەوەی فەتەح لە گرنگی کەم کردەوە. بزوتنەوەی جیهادی ئیسلامی هەمان بۆچوونی تارانی لەسەر دیدە نوێیەکە هەیە. احنا رفعنا قضية في محاكم أوروبية لرفع اسمنا، لكن ليس من خلال تقديم وثائق وتنازلات، ولكن من خلال يعني مرافعة، واستعنا بمحامين محترمين في أوروبا، كسبنا القضية كما تابعتم.